لەسەر موچە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەیەوێت خەڵک چاوەشە بکات و زانیاری ناڕاست و پروپاگەندە بڵاو دەکاتەوە. لە هەنوێترین لێدوانی داوتێبێژی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم ڕای دەگەێنێ هەتا ئەو ڕۆژەی حکومەتی هەرێم خۆی نەوتی فرۆشتووە فەرمانبەران ئەم سەختی و ناڕەحەتیان نەبینی کە ئێستا ڕوبەڕووی دەبنەوە. پێشتریش مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم ڕایگەیاندبوو لە کابینەی نۆیەم بە تەواوی موچەیان داوە. ئەمە لە کاتێکدایە دەسەڵاتداران تەنیا لە کابینەی نۆیەم 8 تریلیۆن و 119 ملیار دیناری موچە خۆرانیان خواردووە. لە سەردەمی کابینەی نۆیەم لە ساڵی 2020دا 7 موچەی موچە خۆران بە تەواوی خورا کە بڕەکەی دەکاتە 6 تریلیۆن و 265 ملیار دینار. هەروەها لە ساڵی 2020 و 2021دا کابینەی نۆیەم دە موچەی بە لێبڕینەوە دابەش کرد کۆیە و بڕەپارێش بە ناوی لێبڕین لە موچە خۆران بڕدرا 1 تریلیۆن و 854 ملیار دینار بووە. لە دوای فرۆشتنی نەوت بە سربەخۆ دەسەڵاتدارانی هەرێم 23 تریلیۆن دیناری موچە خۆرانیان خوارد. چەندین جار دەسەڵاتدارانی هەرێم ئاماژەیان بۆ کردووە کاتێک ئەوان نەوتیان دەفرۆشت موچەیان بە تەواوی داوە لە کاتێکدا پارەیەکی خەیاڵی موچە خۆرانیان لەو سەردەمەدا خواردووە. لە دوای فرۆشتنی نەوت بە سربەخۆ دەسەڵاتدارانی هەرێم بە پاساوی قەیرانی دارایی 12 موچەی و تەواویان نەدا کۆی پارەیە و 12 موچەیە 10 تریلیۆن و 560 ملیار دینارە. ئەو موچانەی بە تەواوی نەدران بریتین لە موچەی مانگەکانی 9 10 11 و 12 ساڵی 2015 موچەی مانگی 12 2017 و موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8 و 11 و 12 ساڵی 2020. هەروەها دوای فرۆشتنی نەوت بە سربەخۆیی دەسەڵاتداران 44 موچەیان بە پاشەکەوت و لێبڕینەوە دابەش کردووە بەم شێوەیەی خوارەوە. 34 مانگ دابشکردنی موچە بە پاشەکەوت کە بریتین لە موچەی 12 مانگ لە ساڵی 2016 و 11 مانگی ساڵی 2017 و 11 مانگی ساڵی 2018. کۆی گشتیە و بڕەپارەی لە موچەخۆران بردراوە لە کاتی پەیڕەوکردنی سیستمی پاشەکەوت 11 تریلیۆن و 275 ملیار دینارە. لە هەمان کاتیشدا لە کابینەی نۆیەم دە مانگ بە لێبڕینی موچە سەپێنرا کۆی ئەو پارێشکە لەو ماوەیەدا لە موچەخۆران بردرا 1 تریلیۆن و 854 ملیار دینار بووە. کەواتە کۆی پارەی موچە خوراوەکان لای حکومەتی کاربەڕێکەری هەرێم لە دوای ساڵی 2014ەوە تاوەکو 2023 23 تریلیۆن و 689 ملیار دیناری موچەخۆرانیان خواردووە کە پێکاتون لە 12 موچەی تەواوی نەدراو 34 موچەی بە پاشەکەوت و 10 موچەی دابەشکراو بە لێبڕینەوە.